سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمێکی دیکە ڕێگا لەگەڵ ئێوە دەبم بۆم بەرنمەیە ڕاگەاندنکارێکی بەتوانای شاری هەڵەبجە میوانی بەرنامی ڕێگای ئەمڕۆ لە ڕێگا دەبەر ڕێگاکی ئەو دەبینین کاک عەلا ڕەمەزان ئەمڕۆ میوانی بەرنامەکەی منە کاک عەلا بەخێر بیت تەندروستیتان چۆنە یەخوا هەر باش بی لەگەڵ ئیش و کار چۆنە ئیش و کار لە هەڵەبجە بە باوەڕی من وایە کە هەمیشە باشە الحەمدولیلا لەبەرەوە ژینگەیەکی زۆر باشە بۆ کاری ڕاگەیاندن پێم خۆشەکە ئەو ئەڵی لە سەرەتایە بە بۆ دەست پێ بکەیت سەلامەت بی ئەمڕۆ بەرامی ڕێگا لەگەڵ تۆ بێت ڕێگاکەی تۆ ئەبینین پێمان خۆشە باز لە ئەزمون و ئیش و کارەکانی تۆ بکەین لە بۆری ڕاگەیاندنە با سەرەتا لەوە دەست پێ بکەم کەی دەست بەکاری ڕاگەیاندن کردووە چۆن دەست پێ کردو زۆر باشە سەرەتا بە ناوی خوا من ناوم عەلا ڕەمەزانە لە دایک بووی شاری بەغدادم و پێش ئەوەی کە ڕاگەیاندکار بم شێوەکارم بە حکمەوەی کە پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کردووە دوای ئەوەی کە لە کاری شێوەکاری کارەکەم گواستوەتەوە بۆ کاری ڕاگەیاندن لەبەرەوە کارێکی هەم پیرۆزە و هەم جوڵەی زیاترە سەرەتای کارکردنم لەو ڕادیۆیە بوو ڕادیۆ شارەزای من پێم خۆشە زەربە میوانەکانم کێن ئێرە لە ڕادیۆ شارە دوو زرۆ دەستمان پێ کردووە من وزتان لێ وەرەگرم بەڵێ بەجددی ینی شوێنێکە توانی بڵێ شوێنێکی زۆر باشە بۆەوەی کە لی دەست پێ بکەیت بە تایبەت ڕادیۆیە چونکە ڕادیۆ کاری ڕادیۆم کارە ئاسانە نییە بەڕاستی ینی کارێکی سەختە لای من کاری تیڤی ئاسانترە لەبەرەوەی کە تۆ ئەتوانی پەیامەکەت لە ڕێگەی وێنەش بگەیەنیت بەڵام قورسە تۆ تەنها لە ڕێگەی دەنگ پەیامی خۆت بگەیەنیت لەبەرەوەی کە کارێکی پیرۆزە و کارێکی قورسیشە لە هەمان کاتە زۆر باشە بەسی جیاوازی بە هەر ئێستاەوە بپرسم باسی جیاوازی بۆ کارکردن لە ڕادیۆ و کارکردن لە تەلەڤیزۆن ئەزانیان لە تەلەڤیزۆن هەم هاوڵاتی چاوی تۆ ئەبینێت ئەمە خۆی بەشێکی پەیامەکە ئەگەێنێت یا بە نمونە لە هەندی حاڵەتا ڕووداوێک ڕوئات ئەگەر تۆ ڕووداوەکە بگوازیتەوە هەم بە وێنە ئەیبینێت هەم بەدەنگ بەڵام لە ڕادیۆ هەموو سەرنجەکانیانی چاو گوێ و هەمووی بۆ قسەکردنە ئەم جیاوازیە تۆ چۆن ئەیبینی و چۆن وەسپیەکەیت بەڵێ ئێمە لە کاری ڕاگەیاندنە بە هەر جۆرێک بێت تۆ کار بۆ خەڵکەکەیت بۆ جەماوەر ئەیکەیت بۆیە تۆ گرنگە لە کاری ڕادیۆیە هەم چاوی خەڵک بیت وە گوێی خەڵکیش بیت یعنی ئەمە کارێکی قورسە بەڕاستی تۆ ئەتوانی گوێی خەڵک بیت بەڵام کارێکی قورسە بەڵام ئەستەم نییە بۆ ئەوەی کە تۆ ببی بە چاوی خەڵکیش یعنی ئەبێ وێنەکە وەسفکەیت بۆ خەڵک بۆ ئەوەی کە فکرەیەکی تەواویان بگەیەنیت و لەگەڵ ئەوەیشە ئەبێ پەیامەکە بە ئاسانترین شێوە و بە خێراترین شێوە بگەێنیتە وەرگر بێگومان سەرەتای کارکردنە لێرە بە مۆنتێری پێمە بەڵێ خاڵی بەڵێ بەسێکی کاری مۆنتێرین بۆ پێم هەموو کات باسی کامێرامان و پامنێری و ئەمانشت کردو پرسیارەوە شەهر لێکم بەڵام تۆزێک باسی کاری مۆنتێرین بۆ بکە برادران لە پشتۆ لە کۆنتترۆل هیلاک ئەبن و ئەبن بەڵام ئەوەی کە ئەیبینین لە هەم لە ڕادیۆ هەم لە تەلەڤیزۆن ئێمەین کە لە بەردەم شاشەکەین بەڵێ کاری مۆنتێری کۆنتترۆڵە بەڵێ ینی هەرچی بۆ ئەوەی کە من و تۆ ئێس لێرە دانیشوین قسایەکەین گفتوگۆەکەین بۆ ئەوەی کە بە بەرهەمێکی جوان دەرچین ئیشەکە هەمووی لای مۆنتێرە بۆ یاڵێم کۆنتترۆڵ ینی هەموو شتێک ئەرکە ناڕەحەتەکەیش لەسەر ئەرکی مۆنتێرە ئەو ئەزانێت ینی چی بکرێت و چی نەکرێت چونکە هەندێک کات هەیە ئێمە هەندێ گفتوگۆ ئەەکەین کە لەوانەیە پێویست نەکات بخرێتە ڕوو یان هەندێ حەدەس هەیە ینی لە کە ڕۆیت و ڕووماڵیەکەیت دوایەوە بێت بگەڕێتەوە مۆنتێری بکەیت مۆنتاژی بکەیت باشە هەندێ بابەت هەیە بێ نەیخەیتە ڕوو ئەمە هەمووی لای مۆنتێرەوە لەگەڵ ئەوەیشە هەموو ئەرکە ئەخلاقیەکان لە کاری ڕۆژنامەوانی کەوتوێتە سەر مۆنتێر هەندێ شتی گرنگ هەیە ئەبێ پیشانی نەدەیت باشە چونکە ئینسان قابلی غەڵەتە تۆ ڕۆیتە دەرەوە مقابلەی کەسێک ئەەکەیت باشە
لەوانەیە ئەو کەسە لە ژێر فشارێک بێت بێگومان قسەیەک لە دەمی دەرچێت لە ڕاستە خۆیە لە وەختی ڕیکۆردکردنە ئەمە ئەرکی مۆنتێرە بۆ ئەوەی کە هەوڵ با تەنها جوانی بابەتەکان پیشان بات بۆیە ئەرکێکی پیرۆز و ئەخلاقیە کاری مۆنتێری دەستمانبوونیانە گوشین چونکە بەزدی من هەموو جارێک ئەڵەمەها فڵچەی وەزعەکەن بەڵێ ئەکید ئەگەر ئێمە لێرە غەڵەتێک بکەین ئەوان لەوێ ئەوان ئەتوانن بە سیاسەتی ئەوان ئەتوانن بابەتە جوانەکان پیشاندەن و بابەتە گرنگەکانیش پیشاندەن و هەندێ کەسیشەیە بەداخەوە بابەتە ناشرینەکانیش پیشانەدات ئەوە لە ئێستا من هەموو کاتێک گلەی ئەەکەم بۆ لایک و کۆمنت و ڤی و ئەو جۆرە بابەتانە ئەو ڕژەن و باسی ئەەکەن با ئەو ببەستمەوە بەیەک و بخۆ شێوەکاری مۆنتێریش دڵنیام لەوەی کە سەلیقەی پێویستە ینی ئەم دوانە یەکەگرنەوەکەری یەکترن ئارەوەڵا بڵێ حتمما وایە لەبەرەوەی کە هوەرە ینی تۆ کاری مۆنتێری هوەرە بێگومان ئەمە زۆر کات ئەڵنکە کاری ڕاگەاندن هوەرە لە هەموو کەسێکان نیە و کە ئیشی لەسەر ئەەکەی ئەبێ و زۆر تاقێکی باش و ئیشی لەسەرکەی بێگومانانی بۆ مۆنتێری شەر هەماشتا ئەکید وایە بەڵێ کاری مۆنتێری کارێکی هوەریە و ئەتوانیت هەتا ینی ئیش بکەیت سەلیقەت هەبێ هەرکەم چونکە دەریایەکی فراوانە کاری مۆنتێری زۆر باشە کەک علا لە دوای ڕاتیەوە دەستت بەکاری پامنێری کردووە هەندێک بەسی کاری پامنێری خۆتم بۆ بکە هەر لە ناو هەڵەبجەیە کاری پامنێریت کردووە بەڵێ لە ناو هەڵەبجە کاری پامنێریم کردووە و هەڵەبجە ژینگەیەکی زۆر چاک و لەبارە بۆ ئەوەی کە تۆ کاری ڕاگەاندن بکەیت بە شێوەیەکی گشتی من پێم وایە من کاری پەیامنێری بە زمانی عەرەبیم کردووە ئێستا ئێمە سەر ئەوە پرسیارت لە ئەەکەم لەسەر ئەو بابەتە بە ئەوە بپرسم و سەرەتا بم پرسیارە دەست پێ بکەم تا چەند گرنگە ڕاگەیاندن ڕۆڵی هەبێت لە گەیاندنی کولتور و فەرهەنگ و زمانی کوردی بە شێوەزاری عەرەبی بوو بە هەر زمانێکی دیکە بێت چکە خۆت ئێستا کە پەیامنێر یەکێک لە کەناڵە عەرەبیەکانی و چالاکیەکانی هەڵەبجە و کولتوری هەڵەبجە و سروشتی هەڵەبجە بە زمانی عەرەبیە گوازیتەوە بەڵێ بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان کەناڵی کەممان هەیە کە زمان حاڵی کورد بێ بە عەرەبی لەوانەیە دوو سێ کەناڵێکمان هەبێت و ئەمەش لەم کۆتاییانەی ساڵانی 2024 و 25 کەناڵەکان کرانەوە و لەگەڵ ئەوەیشە زمانمان ئێمە بە تەواوەتی جیاوازە لەگەڵ عەرەبەکانە یعنی عەرەبەکان هیچ ینی من چەندێکە لە بەغاژیاوم یەکێکم نەدیوە کە عەرەبێکە زمانی کوردی بزانێت بۆیە ئەوان هیچ ینی دڵنیابە لەو قسەیەکە منێکە عەرەب هیچ شارەزانیە لە کولتوری ئێمە لەوانەیە شارەزا بێت لە شوێنە گشتیەکان بێت بە حکومەوەی کە ئێمە بووینە سەرچاوێکی گەشتیاری بۆ عەرەبەکان بەڵام ئەوان هیچ شارەزایان نییە لە کولتوری ئێمە و ئێمە میلەتێکی ناڕۆنین لای عەرەبەکان بۆیە من ئەوە بە گرنگە بینم کە ئێمە فەرهەنگ و کولتوری خۆمان بخەینە ڕوو بە زمانی عەرەبی ئەمە یعنی ئەرکێکی نیشتیمانیە هەرتەنیا بۆ من نەک زمانی عەرەبی بە زمانەکانی تری بە زمانەکانی تر ینی ڕەنگە کە ئێمە هەمیشە دەنگمان بڵند داڵین ئێمە کوردین ئێمە هەین بەڵام ئەگەر بۆ منە کەناڵێکی تایبەت هەبێت کە هەر چۆن ڕۆژانە کەناڵە کوردیەکانی خۆمان هەواڵەکان ئەگوازنەوە پەیامنێرەکانمان هەیە لە شارەکان ڕووداوەکان ئەگوازنەوە کولتوری ئێمە ئەگوازنەوە زمانی ئێمە ئەگوازنەوە ئێمە خۆمان کە کوردین لە ڕووداوەکانی خۆمان تێ ئەگەین بەڵام گرنگە ئەنی خەڵکانی دەریشەوە بە هەمان شێوە ئەکی دوایە ئێمە کێشەمانەوەیە میلەتێکی عاتفین یعنی عەرەبی زۆر ڕووی کردە هەرێمی کوردستان بەڵام ئێمە لە سەرەتا ناچارمان نەکردن کە ئەوان فێری کوردی ببن باشە لەوانەیە ئەمە هەوڵمانیاوە کە جۆرێک بە جۆرەکان مامەڵەمان خۆش بێ لەگەڵ بگومان لەسەر ئەوە پێم وایە من زۆر کات ئەڵێم ینی ئەوان کێلەلای ئێمە تەبعاان ڕێزمان بۆ هەموو نەتەوەیەک بۆ هەموو زمانێک بۆ هەموو ئاینە جیاوازەکان هەیە بەڵام من هەمومان نیشتیمان پەروەرین هەمومان کورد پەروەرین وڵاتی خۆمان خۆشە خاکی خۆمان خۆشە زمان و کولتوری خۆمان خۆشەوێت یعنی ئەڵم بۆچی بۆ نم ناگەرێمە بچینە شار عەرەبیەکان ئەگەر بۆ نەبچینە دەروی وڵات ئەبێ ئیلا بە زمانی ئەو وڵاتە قسە بکەین اینجا ئەو کەسە لە ئێمەتی ئەگا بەڵام تۆشکەیتە سەر خاکەکەی منیتە سەر وڵاتەکەی من
مەفروض دەکە فێری عەرەبی بی بۆ منیان فێری زمانێکی تر بی بەڵێ ئێمە لە سەرەتا ناچارمان نەکردوون کە ئەوان فێری کوردی ببن بۆیە ئێستا ئەم گۆڕانکاریە ناکرێت ئێمە بین و ینی لە ئێستا دەست پێ بکەین کە ناچاریان وە لە هەمان کاتیشە گرنگە ئەمە خۆمان ئاشکراکەین کە ئێمە نەتەوەیەکین کە ئێمە کللتورێکی جوانمان هەیە و ئێمە فەرهەنگێکی جوانمان هەیە ئەبێ ئەوانیش بزانن ینی یەکێ لەو بابەتە گرنگانەی کە من ئەیخەمە ڕوو هەمیشە ئەو شتانی کە ئێمە هەمانە بەڵام عەرەب نیەتی چونکە من بە حکمەوەی کە من لەگەڵ عەرەبا ژیاوم من ئەزانم ئەوان چیان هەیە و چیانی ینی دەرفەتێکی باش بوو بۆ من بۆ ئەوەی کە من شارەزایەکی باشم هەبێت یعنی ئەو ماوەیە کە لە بەغاژیە شارەزایەکی باشم هەبێت لە کللتور و فەرهەنگی عەرەبیە بەڵێ من بە ئەو پرسیارە تاکیدم ئێستا خۆشت دەتەوێت درێژە بۆ بابەتە بی هەموو کاتێک ئەڵم پامنێرەکان مانگ هەواڵەکان ئەگوازنەوە ڕووداوەکان ئەگوازنەوە فۆتۆگرافەرەکانمان بە وێنەکانیان گەشتار ڕائکێشن بۆ ناو هەڵەبجە ئەو بابەتانی و تۆ ئیشی لەسەر ئەکەیت بە زمانی عەرەبی چ بابەتێکن و گرنگی بە چ بابەتێک زیاتر ئەیت بەڵێ من گرنگیە دەم بە بابەتی یەک شوێنەواری و دوو کللتوری ینی هەندێک شتمان هەیە ئەمە لە کللتوری خۆمان بوونی هەیە بەڵام لە کللتوری عەرەبیە بوونی نییە بەڵێ بۆیە ئەمە گرنگەوە ینی کللتورێکی جوانیش گرنگەوە ئەمە بخینە ڕوو یعنی یەکێ لەو شتانی کە باسم کرد پێشتر لەگەڵ کاک ئارام لە دەرەوە بابەتی شارۆ ینی من پێم وایە بابەتی شارۆکردن لە شارۆی گوێزیان لە شارۆی هەنارە ئەمە کللتورێکی دادپەروەری جوانە بۆ کوردەکان بۆ خۆمان بە حکومەوەی کە تا احتیمالی هەیە لە گوندێکە دراوسەکەت فەقیر بێت یا دەستکورد بێت یان باخێکی نەبێت بەڵام لە هەمان کاتە تۆ باخێکت هەیە ڕۆیتە ئەو کەسە فەقیرە ئەتوانێت بڕاتە ناو باخی دراوسەکەی و شارۆی خۆی بکات ئەمە دادپەروەریەکی جوانە ینی هەر ئەوە ئێستا ئەوان هەنی خۆشمان ئێستا بۆ نمونە ڕەنگە لە شوێنەکانی ترکە گوێز نییە با بڵێنەها ئەو کەسانش ناتوان بێن شارەی گوێز بکەنیان با بڵێن ئەوانش هەر لە کوردستانی خۆمان ئەتوان بۆ سەردانی هەورامان بکەن و ئەمە بکەن چ شتێکی تر ئەوە سەرنجی تۆ ڕاکێشاو کە ئیشە لەسەر کرد بێت و وای کردبێت گەشتارێکی زیاتر بێنە ئەم مەنتیقەی و ئەم ناوچەیە بابەتی زۆر هەیە ینی ئەمە وەکو پێم وتی ئەمە خۆشبەختانە ینی سفاتی عاتفی بۆ ئەوەی کە عاتفی بیت ینی بە سۆز بیت ئەوە سفاتێکی جوانە هەندێ خاڵی لاوەکی هەیە بەڵام خاڵێکی بەهێزیشی هەیە زۆر باشە چالاکیەکانی هەڵەبجە ڕۆژانە هەروکو ئەوە بە زمانی عەرەبی ئەوی شار ئەگوازی تۆ بەردەوە بەڵێ هەوڵەدەم کەوا پیشانی بەم خۆی فعلەن کەوایشە هەڵەبجە شارێکی چالاکە شارێکی زیندووە هەمیشە حەزی لە جوڵە هەیە و هەمیشە ینی جوڵەیەکی هەم هونەری و هەم فەرهەنگی تایە ینی بەردەوام شارێکی زیندووە و بالفعل خۆی هەڵەبجەی شوایە بێگومان الحەمدولله با باسێکی میهرەبان خام بکەین ئەوی یەکێکە لە ڕۆژنامە نووسە زۆر باشەکانی پارێزگای هەڵەبجە تۆ کامێرامانی بۆ میهرەبان خانیش ئەکەی لە هەمان کاتە تا چەند گرنگە من هەمیشە کاواڵێم گرنگە خانمان لە ناو کاری ڕاگەاندن و ڕۆژنامە نووسیا هەبن و دەستێکی باڵاشیان هەبێت تا چەند گرنگە تۆ هاوکاری میهرەبان خانەکەی کامێرامانێکی بۆ ئەەکەی هاوکارێکی لە کاری ڕاگەاندنە ئێوە چۆن ئەمەتان بەیەکەوە گونجاندووە سەرەتا میهرەبان ئینسانێکە لەگەڵ هەموو کەسێکەوە گونجێ یعنی ئەوە نییە کە بڵێم لەگەڵ منە گونجێ یا ڕەبی ماشەڵڵای لێ هەموو جارەکەڵم ناوەکەی بخۆی بەڵێ ئەکید ینی بەشێکی گەورەی هەڵگرتو لە ناوی خۆی میهرەبانە لەبەرەوەی کە من پێم خۆشە کە پشگیری میهرەبان بکەم و شانازیشی پێوەکەم و گرنگیشە ینی من پێم خۆشە جاری وا هەیە بوومەتە نمونەیەک بۆ کۆمەڵێ خەڵکی تر ینی هەتا ئێستا من ئەم بابەتە ینی شانازیە بۆ من کە هەمیشە لەگەڵ میهرەبانم و
جاری وایە من کامێرەمانی بۆ ئەەکەم و جاری وایە ئەویش ناچارە بێت کامێرەمانی بۆ من بکات چونکە مهرەمان سەرەتا فۆتۆگرافەرە و دوای ئەوە بوو بە ڕۆژنامە نووس یعنی چونکە لە مهرەبان لە ڕۆژنامە کاری کردووە و ئەنجا بووە بە پەیامنێر یعنی بە خاڵ و بە پلە گەشوەتە ئەو کاری خۆیان کاری ڕۆژنامە نووسی ئەکات ینی شارەزا بێت هەموو بوارەکان چەقوەستونە بێ لە یەک بابەت ئەکی دوایە بەڵێ ئەبێ ڕۆژنامە نووس سەبێ ڕۆشن بیر بێت بە معنای کەلیمە ئەبێ ڕۆشنبیری هەبێت لە سەر هەموو شتێک و ئەبێ ینی بە هەنگاو بڕوات بۆ کارەکەی ینی نابێ باڵسبات خۆشبەختانە هەردووکمان هەم من و هەم بەهرەبان بەڵێ من لە مۆنتێری دەستم پێ کردووە و دواتر لە وێنەگری و دواتر بۆ کاری پرۆدەسەریم کردووە و ئەنجا گەشومەتەوەی کە ببم بە پەیامنێر و ئێتر نازانم ئەگەر پلەیەکی تری هەبێتەوە خۆشبەختانە ینی مەهرەبانی شەر بەم جۆرە فۆتۆگرافەر بوو دوایەوە ڕۆژنامە نووس بوو و ئێستا پەیامنێرە ئەمە ژینگەیەکی ینی هەر لە ماڵەوە ینی ژینگەیەکی لەبارە بۆەوەی کە هەردووکمان ڕۆژنامە نووس بین و هەمیشە ینی بیرۆکە ئاڵوگۆڕەکەین و ئەمە بابەتێکی گرنگە و من لەکوێ غەڵەتم هەبێت مەهرەبان پێمەڵێت تۆ ئەم کاریکەیەکیت غەڵەتە و مەهرەبانیش لەکوێ غەڵەتی هەبێ من پێڵێم ینی باشە فریا یەکتریەکەوین بۆ ئەم بابەتە زۆر باشە بۆ کار و چالاکیەکانیش ئەگونجی ئاسانتر بێت هەم بۆ نمونە بۆ هەمان ئیش دەرئەچن هەم تۆ بۆ کەناڵەکەی خۆت کارەکەی ئەویش بۆ کەناڵەکەی خۆی ئەمە ستفا کات و جاری وایە ستفەیش ناکات بەڵام من هەر پێم خۆشە دەرچم لەگەڵ مەهرەبان جاریەوە ئەویش ینی پێی خۆشەکە لەگەڵ من بێت بۆیە هەمیشە بەیەکەوەین لەشتان سارد بێت و سەرکەوتوو بن کاک ئالا من ئەگەر باسی کاری پرۆدیوسەریەکەت بکەم و کاری پرۆدیوسەریشم کردووە باسی مۆنتێرێک و پەیامنێرێکەمان کرد ئەوان لە چ بابێکە کاری کرد و کارە بۆ چ شوێنێ کردو ماوەی چەندێک کارە کردو بەڵێ کاری پرۆدیوسەری کارێکی ئاسانیە ئەویش کارێکی قورسە بۆ ئەوەی کە تۆ بابەت هەڵبژێری بۆ چەند کەناڵێکی بێگانە من کارم کردووە بۆ ئارتی و ڕووسی و کارم کردووە بۆ العربی ئوردنی و هەروەها ینی کارم کردووە بۆ چەند کەناڵێکی تر لەوە چێ سنێتە خەیاڵم بە تایبەت بۆ ئەو کەناڵانی کە لە جنوبن کاری پرۆدیوسەری ئەوەیە ینی تۆ هیچ پاڵپشتیەکت نییە لە شارێکی پشتت ڕوتە باشە تەنها خۆتی باش ئەبێ کارەکە جێبەجێ بکەیت بابەتەکە هەڵبژێریت ئایا ئەم بابەتە چییە بابەتەکە هەڵەبژێریت و حتمما نایبێ بینێری بە پلان ئێتر خۆت با بڵێن کامێرەمان بیت مۆنتێر بیت لەگەڵەوەیشە پڵان و برژان و هەموو شتێکی خۆت بەڵێ ئەبێ ئیشەکە بە پاکی بگەێنیتە ئەو کەناڵە چونکە عادەتەنەوەنی و جۆرە کارانە ئەەکەن ینی ئەبێت ستافێک بەیەکەوە کە بۆ کارێک دەرئەچن کارێک ئەەکەن ستافێک بەیەکەوە بەڵام ئێوە خۆتان ئیشی تەواوی ستافەکە بەیەکەوە ئەەکەن بەڵێ کارەکە تەنها بە من و مهرەبانە ینی بەڕاستی نمونەی ئەم جۆرە ڕۆژنامە نووسانە نەک تەنیا لە شاری هەڵەبجە لە هەموو شارەکانی تر گرنگە و ئێمە هەمیشە ئەڵێن و نەک ئەگەر نەشیڵێن بەڕاستی دیارە کۆمەڵی ڕۆژنامە نووسی زۆر لێ هاتوومان هەیە لە پارێزگای هەڵەبجە کە کاری ڕۆژنامەوانێکن و هاوکات ژینگەی هەڵەبجەش هاوکارێکی باشی کاری ڕۆژنامەنووسانی کردووە وەکو پێم وتی هەڵەبجە ژینگەیەکی لەبارە بۆی تۆ کاری ڕۆژنامەوانی تیا بکەیت چونکە ینی پڕە لە مرۆڤی بە سەلیقە و مرۆڤی بەتوانە و ئێمە شارێکین دانەبڕاوین لە گوند یعنی ئەم قسەی لە من وەریگرە کەمە و دەگمەنە کە تۆ شارێک بیت بەڵام ئەوەنە چواردەورت گوند بێت و ئەوەنە یعنی گوندەکان تێکەڵ بوون بە شارەکە ئەمە سیفاتێکە لە هیچ شارێکی ترا نییە بۆ کاری ڕاگەاندنیش ئەوە زۆر خۆشە
بۆ نمونە فستیڤالێک ئەکرێت بابەتێک ئەکرێت ئاهەنگی لە گوندەکان هەیە بەڵێ ئێمە وەکو ڕۆژنامەنووس هەم ئەتوانین بچینە ئەوێ هەم بۆ هاتوچۆکردنی عنی زۆر ئاسان و خۆشە ئەکید وایە بەڵێ کارکردن لە هەڵەبجەیە بەڵێ بەڵێ کارکردن لە هەڵەبجە زۆر ینی بابەتێکی ئاسانە هیچ پلانێکی تایبەتان هەیە بۆ ئایندە کاری لەسەر بکەن وەکو ڕۆژنامەنووس دمەحێکی زیاترە نییە ئەگەر بە زمانێکی تر هەواڵەکانی کوردستان و هەڵەبجە بگوازیتەوە بەڵێ ئەوەی کە من کردومە هەتا ئێستا بە زمانی عەرەبی لەوانەیە نەگەشتومەتە لە سەدا دووی ئەوەی کە من ئەمەوێ بیکەم ینی بابەتی زۆری تر هەیە کە منیش لەوە چێ ئاشنا نەبم پێەوە بەڵام بە حکومەوەی کە تێکەڵی خەڵکە بیت و نزیکترە بی لە خەڵک ئەزانی کە کللتوری تۆ ئەوەنە دۆڵەمەنەوە ئەوەنە بابەتی تری تایە وە گرنگە بیگەێنیت بە پەیام بۆ بینەرانی عەرەب یاخوا سەرکەوتوبی ئێمە چۆمان لە ڕێگاکەی تۆی ئەمە بۆ ئێمە شانازیت پێوەکەین دڵنیا بەلەوە چکە گرنگە بەڕاستی کولتور و زمان و فەرهەنگی ئێمە بە زمانێکی جیاواز لە زمانی کوردی بگوازێتەوە خەڵکانی دەریشەوە ئاشنا بن بە ئێمە من یەکێ لە بیرۆکەکانم ئەوەیە کە بتوانم ماوەیەکی باش لە بەغا بم بۆەوەی چونکە من ئەزانم کە لە بەغا ژمارەی کوردی زۆری تایە باشە لەوێ ژیانی خۆیان بەسرە بن و هەر یەکێک و بە جۆرێک ینی ژیانی خۆی دابی نەکات لە بەغا ینی گرنگە دەنگی ئەوانیش بگەێنی ئەگەر بۆ کەناڵێکی کوردیش بێت ئەمە بابەتێکی ئەوەش لە هەمان کاتا گرنگە چۆن ئێمە بۆ منە تۆ بابەتەکانی ئێمە ئەگوازیتەوە بە زمانی عەرەبی کۆمەڵە کەسیش لەوێ هەن بە شێوازێک لە شێوازەکان ژیان ئەەکەن ڕەنگە من بۆ منە نیان بینم نەزانم چۆن ئەژین لەوێ چۆن ئەوانێنە لە ئێمە هەر بە زمانی عەرەبی قسە ئەکەن نەسم حەزەکەم بزانم کوردەکان ئێمەش لێ زمانی عەرەبی قسەکەن بە زمانی کوردی ئەولەوەیەتی کاری من ئەوەیە ینی کارەکەم بخلێتەوە لە دەوری کووردا ئەگەر لەوێ بم یان لێرە بم ئەگەر لە جنوب بم یان لە کوردستان بم کارەکەم لە دەوری کووردا بخلێتەوە و لەگەڵ ئەوەیشە ینی کە کاری ڕۆژنامەوانی دەربارەی ژینگە بکەم ینی خۆمە دۆزمەوە لەم گۆشە زۆر باشە ئیشەڵاک چاومان لە ئایندەتە چاومان لە ڕێگا دوور و درێژەکەتە پێکەوە لەگەڵ میهرەبان خان سەرکەوتوو بن ئەگەر شتێکت ماوە پێت خۆش بە باسیکەیت و من لە فکرم چوو بێت سواس من ئەوەی کە هەمە باسم کردو ینی خاڵە گرنگەکان با بڵێن لەوە چێ کاتیش ئەوەنە نەبێت کە دانیشین و باسی بابەتی زیاتر بکەین بەڵێ بەڵام پێم وا بێ خاڵە گرنگەکانم گەیاندووەتە جەناب سەرکەوتو بیتیاخوا پێمان خۆش بۆمڕۆ ڕێگاکەی تۆمان بینی سەلامەتێکی جوان بۆ سەلامەت بی بەرنامەی ڕێگام بە میوانداری ڕۆژنامەنووس ئالا ڕەمەزان پێشکەشکردن تا بەرنامێکی دیکی ڕێگا بەخواتان سپێرم خۆتان لەگەڵ بێت